ئەم گەنجە لە گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی دوای خوێندنەوەی 400 کتێب لە ماوەی 2 ساڵدا و هەڵسەنگاندنی کتێبێک بووە براوەی یەکەمی پرۆژەی من کتێبم خۆش دەوێ. پرۆژەی من کتێبم خۆش دەوێ پرۆژەیەکی ڕۆشنبیری و هۆشیارکردنەوەیە کە بۆ بەندکراوانی چاکسازی گەورانی سلێمانی کرابوویەوە و 50 کەس بەشداریان تێدا کردبوو. لە چاکسازی گەورانی سلێمانی کە ناوم تۆمار کراوە لە دەفتەری چاکسازی گەورانی سلێمانیە بەشی کتێبخانە کە چەند کتێبم بردوتەوە و خوێنومەتەوە. تقریبا لانی کەم حدودی تا ئەماوە تقریبا لانی کەم 400 بۆ 500 کتێبم خوێنوتەوە. خۆم عاشقی کتێبم، خوێنەرێکی زۆری باشی کتێبم. بە هەوڵ و کۆششی خۆم بە خوێندنەوەیکی زۆری کتێب گەشتم بۆم ئامانجە. دڵنیاش دەکەمەوە کە سبێنێش بچمە دەرەوە لێرەش ئازار بچمە کۆمەلگا دەبم بە تاکێکی سەرکەوتو و خزمەتی وڵاتەکەم و کۆمەلگاکەم دەکەم و هیواتم سەرکەوترە. ئەو بەندیانەی بەشداری پرۆژەکەیان کردووە ستایشی هەوڵەکە دەکەن و دەڵێن سوودی زۆریان لێوەرگرتووە. ئێمە کەسە لێرە سزادراوین ناومێت نەبین لەوەی کە بڵێن ئیتر هەتایە لێرە ئابین جارێکی تر دەرەوە نابینین. بەڕاستی زۆر شتی فێر کردم کە لەوە پێشتر لەوە چێت کۆمەڵێت خاڵ هەبێت کە ڕۆژانە پێوەی بێتاقە دەبووم و ناڕەحە دەبووم بەڵام بە خوێندنەوەی ئەو ڕۆمانە ئەو شتانەشم هەمووی ڕەویەوە و وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم هەنگاوە وەکو چاکسازیەک لە کەسێتی ئەو سزادراوانە ناو دەبات کە ئێستا لە گرتوخانەکاندا ساڵەکانی سزاکانیان بەسەر دەبن. هۆشیاریکردنەوەی زیندانیان و ڕەخساندنی بواری هۆشیاری و ڕۆشنبیریکردنیان بەلای ئێمەوە گرنگ بوو. ئەم پرۆژە لە چوارچەوە ئێمە هات جگەلەوە ئێمە لە هەموو چاکسازیەکان پەرتوخانەی تایبەتی منداناوە هەندانمان هەیە بۆی کەوا زۆرترین ئەو کەسانێک کە لە ناو چاکسازیەکانن بن بخوێننەوە. گەنجەکە بۆ ماوەی 4 ساڵ بە مادەی 444 لە یاسای سزادانی عێراقی کە تایبەتە بە دزیکردن لە شەواندا سزا دراوە. لە وڵاتی بەرازیل هەر زیندانیەک کتێبێک بخوێنێتەوە ماوەی 4 ڕۆژ لە سزاکەی کەم دەکرێتەوە و لە ئیتالیاش 3 ڕۆژ. بەڵام لە عێراق و هەرێمی کوردستان تا ئێستا هیچ بڕیارێک بۆ کەمکردنەوەی سزا نییە لە بەرامبەر کتێب خوێندنەوەدا جگەلەوەی هەوڵێک هەیە بۆ ئەوەی بە مۆڵەت پێدانی ماوەیەکی دیاریکرا و پاداشتی ئەو بەندکراوانە بکرێت کە چالاکیەکی جیاواز ئەنجام دەدەن. کارزان تارق نارتی سلێمانی.